خۆزگە کاتگەڕایەتەوە ئەم هەڵانم ئەنجام نایە لە پۆلی دوانزە ئەمە ژنامەی ئەزیزیەکە سڵاو تکایە ئەم پەیامەم بگێنە چونکە ئەو هەڵانی من کردومە خۆزگە ئەخوازم کات بگەڕێتەوە چاکیان بکەم بەڵام تازە پەشیمانی سوودی نییە با هیچ نەبێ خوێندکارەکانی تر ئەم هەڵانە ئەنجام نێن یەکەم شت ئەوەیە ئەگەر لاوانەیەکە خراپ بوویت با خۆیان هەڵە خەڵەتێنن بڵێن بۆ ئێمە ناکراوە تەنها پێویستی بە کاتەرخانکردن و سەبرگرتنە بۆیەوە ئەڵم چونکە خۆم هەر لە پۆلی یەکەوە تا پۆلی 11 زۆر خراپبووم لە بیرکاریە بەڵام لە پۆلی 12 زانیم چەند ئاسانە بەس تەنها کاتم ئایا بە شتێک کە خراپبووم دوایی ئەنجامەکەیم ئەبینی کە چەند ئاسان شیکارەکرێ دووەمیش هەتا ئەتوانن با چێژ لە خوێندن وەربگرن چونکە کە ئەو کاتە ڕۆی ناگەڕێتەوە من تا پۆلی 6 سەرەتایی ئاستم باش بوو بەڵام لە پۆلی 7ەوە دنیا قوتابخانەش مە فشکاتەوە وەرەگرت جا ئەو چێژەش وەرەگرن با لە سعیکردن و هاوڕێیانی قوتابخانەوە بێ چونکە منوەکو خۆم کە سعیم نەکرد و زۆر تێکەڵاویم نەبوو دواتر لە تەنهایی و پەشیمانیەکی زۆرا خۆم بینیەوە بەڕادەیەک کە گریانم بۆ حاڵی خۆمە هات سێم شت ئەوەیە کە کات زۆر بە فیڕۆنێن بەشتی بێسوودەوە خۆ هەر ئەشیکان با زۆر کەم بێ با لە جیاتی ئەوە خۆیان فێری زمان یان ئەو شتە بکەن کە لە داهاتوە حەزەکەن کاریتیا بکەن یان بخوێننەوە چونکە ڕۆژێکیت زۆر پەشیمانە بن لەو کاتی بە فیڕۆتان داوە کۆتا شت بە پۆلی دوانزەکانە کە ئەویش ئەوەیە وەس لە سوشیال میدیا و هاوشێوەکانی کات بە فیڕۆدەرەکان بهێنن و ئەوەش بزانن کە نمرەی باش پێویستی بە پارەی باش نییە بە تایبەت کە ئێستا لە یوتیوب مامۆستای زۆر باش هەیە ئەو شتانی کە نووسی من لەوانەیە زۆریش بن بەڵام ئەمەوێ پەیامەکە بگات هەمان لە ئەزمموی خۆمەوە بووە کە ئێستا زۆریان پەشیمانم و هەر بۆ بەبیرهێنانەوەش تکایە کۆمەڵاتی بن بزانن هاوڕێتێکی ئەەکەن لە هەمووشی گرنگتر چش لە خوێندن ببینن گەر ئێوەش پۆلی 12تان تاو کردووە ئامۆژگاریتان چێ بۆ خوێندکارانی کە لە پۆلی 12 ئەتوانن ئێوەش چیرۆک و ئامۆژگاریەکانتان بنێرن بۆ پیجی مۆم